ئێمە لە ساڵی 2014وانێ هەتاوەکو ئەم ساڵ گرێبەستێکمان هەیە لە نێوان پەروەردەی سلێمانی و پەروەردەی ئاوارەکان کە ئاوارەکان لە سنووری پارێزگای سلێمانی. کێشەکەی ئەمڕۆمان بریتیە لەوەی کە ساڵی پار هەموو ساڵێک ساڵانە لە مانگی شەشە موچەی تایبەتیمان پێدرێت کە بریتیە لە مانگی 500,000 کە کۆی گشتی پارەکە بریتیە لە 3 ملیۆن دینار. بە بەردەوامی ساڵەکانی پێشووتر موچەکە دراوە، بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەوەی کە لە پەروەردەی ئەمبارەوە گوازراینەوە بۆ پەروەردەی سەلاحەدین لەبەرەوە هۆیە پارەکەمان دواکەوتووە، بەڵام ئەوە کێشەیەک نییە بۆ ئەوان ئەتوانن بە ئاسانی کێشەکەمان بۆ چارەسەرکەن و بە زووترین کات پارەکەمان بۆ سەرفکەن. هەتاوەکو ئێستاش ئێمە لە خەتین لەگەڵیانە وعدی تاوەتیان پێیاوین. ئیتر ئایا ئێمە ناتوانین بڵین لە 100% وعدەکەیان ڕاستە. ئێمە داوا لە بەڕێستانەکەین دەنگی ئێمە بگەێنن بە لایەنی پەیوەندیدار.